هاوڕێیان چۆنن لە بەشەشکە لە هەڵدانەوەی لاپەڕەی تاوان ناپاچی هەوڵ دەدەین یعنی من ئەو ماوەی بەوە دەگرم هەولێر وتنی بەوەی دەگرم ئەندە لەو فەزاعەتە گەورە و ئەخلاقی سیاسیەکان ناپاچی یان ئابڕۆچوونە گەورەکان هەندێک بەرپرس باز دەکەم ئەوی بێتە بەردەستم هاوڕێیان ئەوەی بێتە بەردەستمە دیارە ئیتر باز دەکەین بالۆ مێژوو تۆمار بکرێت وەکو گوتیشم تا لە ژیاندامان بە هەست پێ بکەین ئەوە دەبتە مێژووە بە شەقەترانیەکەیان هاوڕێیان ئەو جارە باز لەوە دەکەین کو نیهاد بارزانی خودای کێش و فەزاعەت و یەکێک لە کوڕە هەرە قێزەوەنەکانی مەلا مستەفایە کورە چیتر ژووری مەکتەب سیاسی جێگیری سەرۆکی پارتی دایتە بەرشەق لەسەر چش ئێستا لەتان باسەکەم بەس بەر لەوە هاوڕێیان جێگیری سەرۆکی پارتی عەلی عەبدوڵڵا کە کەسایەتێکی یعنی بەڕاستی گرینگە قسەک لەسەری ڕابوەستین ئەو کەسایەتیە ئێمە وێنەیەک ماوەرگرت وەرچی پارتیوی کۆیلێ هەرچی لەناو قیادەبی بەس ئەم ئێستا وزە نەزەرم زۆر گۆڕایە خەڵکەکێ بڕوا بکەن لەناو پاراستن و ئاسایشتن بە وجدانە ئەو وێنەیە زۆر غەڵەتە شەط پلێدان دەکرێ قسەیان لەگەڵ بکەی یان کوڕی باش بوونە ئێمە کوڕی باش نابە و مەفهومە بەس یعنی ئەو وێنە نییە کۆیلەی ماڵی بارزانی بن یەشێک لەوانە ئەو عەلی عەبدوڵڵایە ئێستا باسی دەکەن زائیدەن هاوڕێیان دەمەوێت سەرنجەش بڵێن بڕوا بکەن یعنی هەموو ئەوانەی لە پارتی نزیکن ئەڵێن وەختی خۆی گروپەکە بوونە لە ماڵی بارزانیان لە ناو پارتی هەموو شتێک قبوڵ نەکرد یان وەکو ئەو گروپە نەبوونە هێمن هاورامی و ئاری هەرسین و ئومێد خۆشنا و کەوانە نییە زۆر بە بێزەرەتی دیفاع لە پارتی دەکەن ئەسڵەن ئەڵێن ئەوان دایموو سەعات شەڕە دەندووچیان هەبووە شەڕە دەندوو یان قبوڵی هەموو شتێکی ماڵی بارزانیان نەبوو نقاشیان کردیە لەگەریان ڕێی خۆیاندایە و کە هەندێک ئاودیوی دەرەوەی ناو مەکتەب سیاسی میدیا بووە کە باز دەکەن نیشکراوانە سویەکی ئاپ جەوهەرنامە عەلی عەبدوڵڵا جێگیری پارتی زۆر تونبوونەوە و بەیاننامە و شتەکانیشیان لە تاریخ تۆمار کردیە هاوکات جگە لە عەلی عەبدوڵڵا و جەوهەرنامە فەرەکەدین کاکەی جەرجی فەتحوڵڵا یعنی ئەو تیپە سامیش هەموو شتێکی لە ماڵی بارزانی قبوڵ نەکرێت بۆ زانیارتن دەڵێن لێشی ترسانە لەبەر ئەوەی ویان زانیە نازانم سەر بە مخابەراتی بەریتانیایە خۆ ماڵی بارزانی ڕۆحیان دەستیەکێک سەر بە دەستگایەکی هەواڵگیری بی ئەوان بەس دەوێت ناو خەڵکانی کەس کە سەر بە دەستگای هەواڵگیری نەبی بۆ زانیاریتان بەرحاڵ بینەوە سەر عەلی عەبدوڵڵای عەلی عەبدوڵڵا ئەوە دامەزرێنەری پارتی بووە دوای لە هیوا ببورن بەر لەوە حزبی هیوا کە لە 39 دروست بوو ئەوانە گروپەشی سەب بوون ئەو ڕۆژ دکتۆر نور بابی ئەو ڕۆژ و بروسک و ئەو بێئەخلاقانە بابیان دامەزرێنەری کۆمەڵی هیوای کوردستان بوون یەکەم حزب و نەک یەکەم یعنی یەشێک لە هێزە ڕێکخراو و تۆکمەکان بوونن کە زۆربەیان خەڵکی بۆ زانیاریتان کەرکووک هەولێر و بادینان بوونە وەختی خۆی ئەو خەڵکانەیە زۆربەی قیادەکان لەوە بوون هەتا مووسڵ و ئەوانەشیان نەگەردا بووە خەڵکی مووسڵ دوای ئەو چون حزبی شۆڕشیان دروست کرد یەکەم حزبی سەپی کوردستانی بووە ئەوە مەبەست لێرە عەلی عەبدوڵڵایە عەلی عەبدوڵڵا دوای ئەوە حزبی ڕزگاری و ئەخیری بووینە پارتی لە ڕێی برای مەحمەدی بەر دامەزرێنەری پارتی بوون کە وەختی پارتی دامەزرا بۆ زانیارتە مەلا مستەفا وجودی نەبووە هەر وجودی نەبووە هەر ئاگای لێ نەبووە ئیتر بەگە پارتی دەکەوی هەتا 6 و تاریخە لەگە باڵی مەکتەب سیاسی دەکەی دوای تەسلیم پارتی مەلا مستەفای دەبتۆ دەرێن دەیگوت ئەگە من هەر جاشایەتی بکەم دەخۆم دەبمە جاشی مەلا مستەفای فەرزەوە چی خۆشە منطقی تریش دانی هەر ئینسان بتە جاشی مەلا مستەفای نەک جاشی داگیرکەر ئیتر دوای ئەوە تاعن ئەو دکتۆر بابی ئەو دکتۆر ڕۆژێ نووری شاوێز کەسی ئەو نووری شاوێز من خوێنمەوە جەلال تاڵەبانی
یەک جملەی گوت بە هیوام شوعیەکان بە دواتچوون بکەن و تا ڕێزدار کەریم ئەحمەد ماوە یەک تۆمەی زۆر خەتەری تاالبانی باسەکەەوە دەڵێن بەهادی نووری نەمریش باسی کردیا کە ئەو نووری شاوێ سەرڕێی نەدایە هیچ ڕێککەوتنەک لە مابینی باڵی مەکتەب سیاسی پارتی دروستبی هیچ ڕێککەوتنەک دوای ئەوە دەرکەوتی ئەوە خەتمالی حزبی شوعیبە یعنی ئاگر خۆشکردنەوەکە بە فیتی شوعیەکان بووە ئەوە تۆمەتەشی زۆر خەتەرە بڕۆن لە دیداری تەمەن بخوێنەوە ئەم بەخۆم خوێندیتمەوە ئەڵێ نووری شاوێ سەتە جەرار تاالبانی دەرێزارێک ئیمزامان کرد چوون لە ئێزگەی بخینەوە دەرێ نووری شاوێ ڕاست ڕێککەوتنەکەی دران بارحاڵ ئەو عەلی عەبدوڵڵا مەلا مستەفا عەفوی کردن بووینەوە پارتی بووینەوە جاشوی مەلا مستەفای گوتیانێ دوای دەبتە مەحافز و سلێمانی و ئیتر دوای ئەو بەچی بەگە قیادەی موقەتە دەکەویت کە سامی عەبدوڕەحمان دوور دەکەویتەوە ئیتر ئەو بەگەر ئەوەی دەکەویت دەبتە سکرتێری پارتی یعنی کە سامی جدا دەبتەوە قیادەی پارتی گەل دروست دەکە لە دوای قیادەی موقەتە ئیتر ئەو دەبتە ئەوە سکرتێری پارتی هەتا وەکو 2000 هەتا کۆنگرەی ئەوەیان 13 نۆزەم 2009 بەستراوە بزانم هەڵە نەبم هەفت یانەوە بوو بەهەرحاڵ تەوان لەو کۆنگرەی بەهۆی ئەو کێشەی کە ڕوو دەدا هەر نایبەنە کۆنگرە کابرام قاتعە دەکە هەر ساری نێچیری دەنی مەسعود لە جیاتی دادنێ بۆ کۆنگرە بێت جێگیر ببەسترێ وڵا کە ماڵی بارزانی 5,000 پیاوەکە هەر هیچ ئەساویان لە نەکرد بوو لۆ خۆیان نێچیریان لە شوێنی داناوتەوە چکو پێشتر شوێنی نێچیری ئەو عەلی عەبدوڵڵای لێ بووە ئیتر لەو ڕۆژەوە نێچیر گرتی بەری نەدایە بۆچی مامی ئیلە الئەبەد بۆ مردن هاوڕێیان ئەجا عەلی عەبدوڵڵا هەندە مەردانەیە بۆ مەسەڵەن دەرێن چەند جار لە دەوی فڕانسۆی دەرکردیە گوتی لە بۆت نییە بەشداری کۆبنەوەی مەکتەب سیاسی بکەی مەسعود دەیبێت زۆر کەیف پێدەهات بەری کردیە لەناو ئەوش گوتووی کابرایەکی باوا بڵێن حزبی ستالینیەکان ئەو جەماعەتی شوعیە قەدیمەکان بووە بە پرەنسیب بووە زۆر پاک بووە ئەڵێن دوو مڵکیشین یان نێچیر شوقەچیدایە دوای ئەوەی بە ناوی حزب گوتی بڕۆ لە خۆت لەوێن دەرپاڵدەوە ئەگەنا مڵکی نییە و هیچی نییە کابرایەکی عەقیدەیی بووە بەڵام لە ناو پارتی بووە ئیتر بەشدارە لە ڕووی ئەخلاقی سیاسی لە هەموو تاوانەکی پارتی ئەی بەڵام لەوێن دەریانی خاوەن ئاڕای خۆی بووە قسەی خۆی کردیەوە ڕۆتینیاتی جددی وەرگرتیە مۆری پارتی لەکن بووە و تاریخی پارتیە تا 6 سال نووسیتەوە دوای ئەوەی پێی شەرم بۆ بنووسیتەوە بۆ زانیاریتە تا ئەوە بووە هاوڕێیان ئەجە بێمە سەر کێشەکە کو لەگەر ئەو کابرایی چکو دەبێت و مقەدیمەیەک لەسەوەی باسکەی ببورن کە مەسەلە درێژین باسکردنەکەن ێوەز دەبێت ئەو کابرایی بناسی کابرایەک بووە هەتا بتوانی پێوانەی لۆ بکەیت لەو چیرۆکەکەی باسکەی هاوڕێیان حەمید ئەفەندی هەیە خۆزم مایە 5 ژنی هینایە تاانەوە کابرایەکی زۆر سکسبازە زۆر بێڕەوشتیشە و دەوریشی هەبوو لە بەگرتندانی بۆ زانیاریتەن ئەو شەعبان ئەو هاوڕێی شێروان کە خیانەتی کرد یەکێک لەوانە حەمید ئەفەندی پارەی دەدایە یەکێک لەوانە حەمید ئەفەندی پارەی دەدایە و معلوماتی دەگەیاندەوی و ئەوش دەگەیاندا ئاسایش و پاراستن حەمید ئەفەندی لە ساڵی 2001 بێژەرێکی کەناڵی شەرقیە بەعسەکان بە خەتەیە یان ئەوە بۆ خۆی هاتە ئێرە ئێستا وەکو گوتمان یعنی ئێستا هەولێر بووتە مەنبەعی ژنە لە شرۆشەکانی ئێرانی و لوبنانی و وڵاتە فەقیرەکان مەغریبی و پڕی بووە ئیتر ئەو دەمی شەر هاتیەوە بە عەرەبەکان بێژەرێک لە بێژەرەکانیان هاتیە ئیتر مەسوولەکان تەبدیلی پێ دەکەن بەخوا لە ڕۆژانە برادرێک باسی دەکرد دەگوت چمەکە فازم میرانی بە ئەوەی گوتیە دەگوت لە تەلەفۆنی هیچ ئاگای لە خۆ نەبوو سەرخۆش دەگوت سعدی پیرەی ئەرێ ئەو خەپەی لوبنانیە چەند ڕۆژ لەکەم بوو کافر سعدی و ئەوە زۆر ئەوەنە بەرحاڵ بینە سەر ئەوەی بێژەرێکی کەناڵی شەرقیە بەس بە نایی سیخوڕی نادیتی یان ئەوتە بەخۆی لە شفرۆش بە هاتیەوە مەسوولەکان دەستا و دەستیان پێکردی یەکێک لەوانە شەوەک چەند شەوەکە کە تە بەدەست حەمید ئەفەندی وەڵا حەمید ئەفەندیش
شاوی سووری خۆی لەگەڵ دەکات و $300 دەداتێ. $300 2000 گەلک زۆر بوو هاوڕێیان. وڵا ژنۆژەتی لە بازاڕی دەگۆڕتەوە کە دەگۆڕتەوە دەبینی حەمیدە ئەفەندی کڵاوی لەسەری نایە 300 تەزویری دایتی. یعنی شەوە سوورەکەی بە بەلاش بووە بە تەزویری کردیە. وەڵای تر دەبتە کێشە و شکایەتی لێ دەکرێت. بازاری دۆلار فرۆشەکان شکایەتی لە ئاسایش لێ دەکەن یان دەبتە کێشە دەژیرە وەڵاویش حکایەتەکەی هەموو دەجارتەوە. دەڵێ حەمیدە ئەفەندی دایکێک من شەوک لە کنی بوومەوە ئینتر نازانم باسی چەندی کردێ گوتی ئەو پارە لە حەمیدە ئەفەندی ئیتر دەنگە داتەوە. ئەو چیرۆکەی حەمیدە ئەفەندی دەتەختەوە لەناو مەکتەب سیاسی. نیهاد بارزانی دەستەکەن دەستۆر مەکتەب سیاسی و ئەنتەرەکە کوڕە ئەنتەر و بێ ڕەوشتەکەی مەلا مستەفای ئیتر ئەو چیرۆکەی دەژێرتەوە لۆ عەلی عەبدوڵڵای دەڵێن عەلی عەبدوڵڵا قسە لە ڕوو بووە ئیتر وەکو گاڵتە پێکردنەک باسی کردەوەتی نازانی حەمیدە ئەفەندی وای کردی ئێش گوتی ئەو حەمیدە ئەفەندی مەشهورە بۆ شتە قۆڕانە بەزە تۆ خۆت شەرم لە خۆت ناکەی کوڕی مەلا مستەفای لەوی خراپتری ئاوتیان وەرگە ڕاستەری محسین دزایی شوێن دەربووە چۆن کەسی کە خۆیان لێنەوە دایکە بەر شەق و شاپ و بۆکس و ئیتر ئەو هەیکەلە لەو پیاوە پیرە بە تەمەنەی بدا تاعن ئەو 2000 ڕوویدایە ها کە تەمەنی تقریبا 65-70 ساڵ بووە وەڵا دایکە بەر شەق و شاپ و ئەوانە هەموو دەمو چاوی بەخین کردیە ترێن محسین دزایی گرتی وتی کاکە سەبر بگرەوە جێگیری پارتیە و ئاخر بەو تەمەنەوە دێنێ پارەشی بەویش و ناوە تەنما لە محسین دزەییش بدە وەڵا ڕۆیشتی و چیمە ئەوان کەسیش نێرا برێ لەل ئەتر سگرتی یعنی بە شەق بە شاب کە دەمانچە لە جێگیری سکرتێری پارتی لە ناو مەکتەب سیاسی و لە ژوورەکەی خۆیدا ئیتر عەلی عەبدوڵڵا زۆر تووڕەدەبی لە کۆبوونەوەی مەکتەب سیاسی یان کە کرایە ئیتر بوویتەوە قاڵی لەگەڵ مەسعودی ئیتر ئەوان نەزیاتی داوای لێبوردنی بکەن سڕی دەکەن ڕەوانی ئەو شوقە چی دەکەن هەموو کتابەکانی لێ دەبن تاعن بۆ زانیاریتان کتابەکی هەیە بەناوی دەستنووسی هەیە خەڵک دیتیتی بەناوی پەشیمانم ئازام 3000 پەشیمانم نووسیە یانی کتابەکەیان لێ بردیە ئەگەرەکەم کوڕەکەی نەبی کتابەکەیان لێ بردیە وەز گرنگ هەموو کتاب و دەستنووس ئەویان لێ بردم مۆرەکەشیان دوای هەندێ کارجەر مەکتەب سیاسییان زندەی کردبەوە ئەویشیان لێ وەرگرتبەوە بەناوی ئەوەی چکو عەلی عەبدوڵڵا زۆر وایە تەقلیدیوە کەسە شوعیە چلەکان بووە ئەوانە فێر بوون هاوڕێیان ئێڵە کۆبوونەوە و ڕسمیات و زۆر بە جددیان وەرگرتیە ئیتر وەڵا سڕیان کرد و دوای ئەوە لە کۆنگرەی ئاخر کۆنگرەشە حسابیان لۆ نەکرد هەنەیان برد کەکەوە فەزاعەتەکە لە ڕووی حزبایەتی و پڕەنسی بۆ دەڵێم نێچیریان کردە شوێنی و عەلی عەبدوڵڵایان لە شوقەچی دانا هەتا 2017 دوای ئەوە مرد ئیتر ئەوە فەزاعەتی نیهاد بارزانی کە جێگیری سەرۆکی پارتی دایتەش بەر شەق تاوان ئەوە ڕەنگ بین ئێستا لەو زۆربەتان نۆرماڵە بەڵام کاکەوە ئاپڕژێنەکەی زۆر گەورەیە ئەتو کەسە کە نیهاد هیچ پلەی نەبی ئەتو بێ لە ناو مەکتەب سیاسی جێگیری سەرۆکی پارتی بدێ بەر شەق و شاپە ئەوان حسابیانە بۆ هیچ ئەوە نەکردێ دەبین با بە هەرسندان لێدا ئەو کابرایە چ بووە تاوان بۆ زانیاریشتان ئەو جملەیە زۆر گرنگە باس بکەم بڕواوکەنەوە عەلی عەبدوڵڵایە باسی کردێ گوتی 3000 نادە 2000 هەمایلی شنی مەلا مستەفا دەکات داچی مەسعود و نیهاد و سوداد ئەوانە بە پێخواسی لە ئێران هەڵاتیە چتە ماڵی عەلی عەبدوڵڵای گوتی کورەوەرە پێڕا بگات ئیدریس و نێچیر ئیدریس و مەسعود لە یەکتری دەدەن دەستیان دایتە چەقوی لە ئێران دەڵێم 79 78 و چەندە ئەو شتانە عەلی عەبدوڵڵا لە دوای مردنی مەلا مستەفای دەوری وەسیتی ماڵیانی دیتیە و سوڕعی بەوە کردینەوە و جارە گوت بە ئیدریس مڕوانی تاران کردوتم بڕۆ خۆت ڕابوێرە تو تەسەوڕکە یعنی وەکو بابیان بووە هەمایل لە شوێنی مەلا مستەفای سڕ و کێشەی عائیلی خۆی پێچە ئەوجە نیهاددایە بەر شەقانم بە ڕەزیلی مرد و لێشان نەگەڕایە داشتەکانی تۆ چکۆ ڕێی خۆی بوو هەم لە سوێچ ئاپ هەم دەڵێن هەموو هەوڵەتیان نەگەریدا دوو قسرە شەڕی ناوەخۆکە نایبکرد من لە هەولێر بووم جارە کاتە تەلەڤیزۆنی بەس نازانم چەند بوو دوای سوێچی ئاپ بوو زۆر قسەی باشی کرد
طبعا لو ئەو سەردەمی گەلک زۆر تەحەدای باتی کرد دژی سویەکی ئاب دژی ئەو وەزع قسەی زۆر باشی کرد من ئەوەم دێتەوە بیر بەڕاستی بەرحاڵ هاوڕێیان هەویستم ئەوە باس بکەم ئەو فەزاعەت و ئابڕوچوون و یان گاڵتە پێکردنەی نیهادی کوڕی مەلا مستەفای کەکو جێگیری سەرۆکی حزبێتە جێگیری مەسعود وارزانی لابەر شەق و شاب کەس شێ پێچینەوەی نەکرد پێچوانەوە سڕیان کرد و هەموو کتاب و دەستنووسەکانیان برد و هیچی وای نەمایە بە هیوام ئەگە کوڕەکەی غیرەتی هەیە ئەگە کوڕی ئەو عەلی عەبدوڵڵایی غیرەتی هەیە دەستنووسەکە ئەگە لە کنیتی بڵاو بکاتەوە ئەوە ئەگەنا ئیلە ئەبەد هەست بە ئازاد دەکا یان بدات بە شوێنی کە بەناو ئەگلنەوە ئەکان ئەم نازام لەکن چییە بەس ئەڵێن هەموو کتێبخانە و شتەکانیان لێ برد وەچی جەرجیس فەتحوڵڵا هاوڕێیان دوایین شدیانی جەرجیس فەتحوڵڵاش لێرە بوو لە سوید ماڵی مەلا مستەفای مەسعودوان وعدیان پێدا کە هیچی لێ ناکەن هەموو کتابەکەی بردەوە کوشتیشان ژەهر خواردیان کرد جەرجیس فەتحوڵڵاش مام ئەوە بوو مەکتەب سیاسی بوو کتابخانەکەشیان هەموو لێ بردیە ئەوجا کوڕخۆنیوەی مەکتەب سیاسی وا فۆتایە جەرجیس فەتحوڵڵا فەلەکە دین کاکەی ئەوە عەلی عەبدوڵڵا جەوهەر نامێق فەریدون جوانڕۆیی بڕۆ دوێ جگە لە وەرە خوارە عەسکەریەکانی وەکو فازڵ بەرواری و وەعید کۆڤلی و ئەدیب شێروانی و کورە چوزانم ئەوەندە زۆرە باس ناکرێ نیشاتیان کە ئێستا پاڤێ لەشێت لەوانی تێپەڕان هاوڕێیان سبەی یان دووزبەی باسی ئەوەتان دەکەن چۆن خەجە دیسکۆ هەوڵیدا لە ڕێی بەفیتی حاکم قادری هەوڵیدا ئەو کەریم سنجاری بکوشی کەودەمی مەسعود ڕێخستنی تایبەت بە سوتفە قوتار دەبی لۆتان باز دەکەم کاتە چۆش